بەڵە خۆشەویستانە چمە لای تۆری دومی ئەمڕۆی پرۆگرامەکەمان ڕۆژی 21 شوباتی هەموو ساڵێک بە ڕۆژی جیهانی زمانی دایک نووسراوە و لە گەلان بە شێوەیەکی گشتی چەندین چالاکی جۆرا و جۆر بۆ ئەم ڕۆژە سازەکەن و هەوڵیش ئەدەن لە ڕێگەی پرۆگرامی تایبەتی و لە ڕێگەی توێژینەوە گفتوگۆ و لێکۆڵینەوەکانەوە هەوڵ ئەدەن کە پەرەبە زمانەکەیان بدەن و هەوڵی بە زیندوهێشتنەوەی زمانی دایک بدەن. قسە باسی زیاتر دەربارەی ئەم بابەتە کەم لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا ئەیوب حەیدەر مامۆستا لە زانکۆی سلێمانی. مامۆستاگیان بەخێر بێی. بەخێر بێی سەرچاو. سپاس بۆ ئەم دەرفەتە، سپاس بۆ بینەرانی بەڕێزی کورسات. سپاس دەکەم. زمانی دایک چییە؟ زمانی دایک ئەو زمانەیە کە سەرەتا مناڵ زمانی پێی ئەپژێت. یەکەم زمانە کە منداڵ وەری ئەگرێت. ئیتر ئایا ئەم زمانە لە ڕێگەی دایکەوە وەری ئەگرێت یاخود ئەکرێت مناڵێک لە دایک بێت و دایکیشی نەبینێت و ئەو زمانەش وەرئەگرێت کە پێی وترێت زمانی دایک. واتە یەکەم زمانە کە مرۆڤ زمانی پێی ئەپژێت و یەکەم جار قسەی پێ ئەکات. زۆر باشە. ڕۆژی زمانی دایک چۆن دروست بووە؟ ڕاستیەکەی ئەمە چیرۆکێکی هەیە. مێژووی ئەم ڕۆژی زمانی دایکە ئەگەڕێتەوە بۆ ساڵی 1952. کۆمەڵێک خوێندکاری بەنگلادێشی بەڕەگەز لە پاکستان خوێندکار بوون. بەهۆی ئەوەی کەمانیان گرتووە و داوای قسەکردنیان کردووە بە زمانی دایکی خۆیان و ڕێگەدان بە زمانی بەنگالی، لەلایەن پۆلیسی پاکستانەوە تەقەیان لێ ئەکرێت و ئەم کەیزە گەورە ئەکرێت و ئیتر دوای ئەوە لە ساڵی 1999ەوە یونسکۆ بە فەرمی ئەو ڕۆژە 21 شوبات وەکو ڕۆژی جیهانی زمانی دایک ئەناسێنێت. زۆر باشە. کورد گرنگی بە ڕۆژی جیهانی زمانی دایک ئەدات؟ ڕاستیەکەی لە ئێستاە گرنگیەکی باشی پێ ئەدرێت لە ناوەندە زانستی و ئەکادیمیەکانە. ئەوەنەی ئاگادار بم من ساڵانە لە زانکۆکان، لە بەشی کوردی زانکۆکان، لە بەشی کوردی بڵێن کۆلێژی زمان، لە کۆلێژی پەروەردەی بنەڕەت زانکۆی سلێمانی و هەتا ئەمڕۆ سیمپۆزیەمێک بەڕێوە چوو لە کۆلێژی پەروەردەی شارەزور، بەڵێ لە ئاستی ئەکادیمیە گرنگی باشی پێدراوە و سیمینارات و کۆبوونەوە و سیمپۆزیەم و وەرکشۆپ و ئەوانەی لەسەر کراوە. بابەتەکان زیاتر لەسەر با بڵین مەترسیەکانە یان لەسەر بەرەو پێشچوونەکان یاخود ئایندە یاخود چۆن ئیش بۆ با بڵین بۆ ئەو بابەتانە بکرێت کە لە داهاتووە با بڵین گرنگی زیاتر بە زمانی دایک بدرێ؟ ڕاستیەکەی بابەتەکان فرەلایەنن. یعنی باس لە شێوازی پاراستنی زمان و مەترسیەکانی سەر زمان ئەکرێت بە تایبەت زمانی کوردی. طبیعی زمانی کوردی زمان بۆ هەر گەلوونەتەوەیەک بەشێکە لە کیانی، بەشێکە لە مێژووی، بەشێکە لە ئەو شوناس و چوارچێوەیەکی معنەوی ڕامیاریە. یعنی زۆرێک لە دەوڵەتەکان لە دوای لە سەرەتای سەدەی بیستەمەوە لەسەر ئەساسی زمان دروست کراون. ئەگەرچی کورد زۆر بە فەرمی خاوەنی کیانێک و سنوورێکی زۆر تۆخ و زۆر کۆنکرێتی نییە، بەڵام لایەنێکی معنەوی کە کوردی تا ئێستا هێشتووەتەوە و نەیهێشتووە زۆر پەرتەوازە بێت زمانەکەیەتی. واتە بۆ میلەتی کورد و بۆ گەلی کورد زمان دوو جار گرنگە بە بەراورد لەگەڵ هەر گەلوونەتەوەیەکی تر، چونکە ڕاستیەکەی زمانی کوردی شوناسی ئێمەیە، بەشێکە لە کیانی ئێمەوە زامنی پاراستن و هێشتنەوەی نەتەوەکەمان. زۆر باشە. زمانی کوردی لە هەر چوار پارچەی کوردستان کەوتۆتە ژێر کاریگەری بە بڵین زمانەکانی ترەوە؟ بەتاکید زمانی کوردی لە هەر چوار پارچەی کوردستان بە شێوەیەک لە شێوەکان بە مەبەست زۆر جار لێی دراوە و زۆر جار جایەتی کراوە. بەڵام ئەوەی زۆر جێی سەرنجە ئێستا ئێمە بە دەستور زمانی کوردی لە باشووری کوردستان و لەم چەند پارێزگایی کە خۆمان لێ نیشتەجێین بە فەرمی ناسێنراوە، لە چوارچێوەی دەوڵەتی عێراقا بە فەرمی ناسێنراوە. بەڵام ئەوەی گرنگە ئێمە ئێستا باسی لێەوە بکەین ئەوەی ئێمە چۆن ئەم زمانەی خۆمان بپارێزین. بەداخەوە نەبوونی هوشیاری لە بەگشتی لە ناو هەنێک لە چینەکانی کۆمەڵگایە و لە ناو کۆمەڵێک لە خەڵکانەوای کردووە کە جۆرێک لە جۆرەکان مەترسی بۆ زمانی کوردی پەیدا ببێت. لە ئێستای زمانی کوردی و بە تایبەتی شێوەزاری باشوور بڵێن کرمانجی ناوەڕاست
پێشکەوتنێکی زۆر بەرچاوی بەخۆیەوە بینیوە چ لە ڕێگەی دام و دەستگا ئاکادیمیەکانەوە بێت بۆتە زمانی خوێندن و نووسین و حتا زمانی زانکۆکان و میدیا و ئابووری و ئەم شتانە بەڵام لە ڕێگەیەکی ترەوە لە ڕێگەی لێسەنەوەی ئەرکەکانیەوە لاواز بەرەو لە ئەخەریکە وەکو بڵێ مەترسی بەرەو لاواز چوونی لەسرە چۆن ئێمە زمان وەکو مرۆڤێکە بینین مرۆڤ هەتا ئەرکی پێ بدرێت چەند ئەرکی پێ بدرێت چەند چالاکی پێ بدرێت ئەوەنە ئەو مرۆڤەت چالاکترە بێت توانای زیاترە بێ هەر کەسێک کە لە ئەرک و چالاکی لادا زۆرتر معڕەزە بۆ ئەوەی نەخۆش بکەوێت بۆ ئەوەی هیلاک بێت زمانیش ڕێک بە هەمان شێوە یعنی ئێمە ئەگەر بمانەوێت زمانێک چالاک بکەین زمانێک بهێڵینەوە زمانێک دەوڵەمەند بکەین پێویستە ئەرکی پێ بدەین نەک ئەرکی لێوەرگرینەوە بەداخەوە لە زۆرێک لە چۆن ئەرکی پێ بدەین ئەرکی چۆن پێ بدەین زمانی کوردی ساڵانێک زمانی پەروەردەیە زمانی زانکۆکانیشە حتا لە هەندێک لە بەشەکانە بەڵام وا خەریکە لە ڕێگەی کۆمەڵێک بێناوهێنان بیرکردنەوەی لەوەی کە خوێندنگای ناحکومی دامەزراوە زمانی کوردی خەریکە وردە وردە جێگەی پێ لێژ بکرێت واتە ئێمە کۆمەڵێک زانست هەیە کە بە زمانی کوردی بەردەستە ئێمە توانین بە زمانی کوردی بیخوێنین بەڵام زمانی تر جێگەی زمانی کوردی دەکرێتەوە تاوای لێت هەنێک لە خێزانەکان ڕەنگە شانازی بەوە ئەکەن کە مناڵەکان کوردی باش نییە لە کاتێکا خۆی ئەمە کارەساتە یعنی ئێمە زمان بە چی ئەپێوین زمان بە مرۆڤەکان ئەپێوین ئەو کاتی کە ئەم زمانە لە ناو تاکەکانی کۆمەڵگەیەکە چالاک بوو بەکارهێنرا ئەوە زمانەکەمان چالاکە کە خستمانە کایەی پەروەردە و خوێندنی باڵا بازرگانی ئەو کایانەوە چالاکترە بێ وشەکانمان زۆرترە بن دەوڵەمەندترە بێ زمانەکە بەم جۆرە زمان ئەپارێزرێ ئەمانە قەڵغانی زمانن بەکارهێنان چالاکردن قەڵغانی زمانی کوردیە و لێرە و لەوێ ئێستا لە ئەبینین کە شانازیکردن بەوەی کە جیلێک بەڕێوەیە زمانی کوردی باش نییە ئەمە گرفتەکە ئالێرایە یعنی هیچ گرفتێک لەگەڵ فێربوونی زمانی دووهەمانیە و تیۆریەکان زۆر بەیان ئاماژە بۆ ئەوکەن کە زمانی بێگانە و زمانی دووهەم گرنگە و گرنگە بۆ بەرچاوڕوونی بۆ ڕۆشنبیری بۆ لایەنی وەکو بڵی فراوانکردنی ڕوئیا و دنیابینی تاکەکان بەڵام لە چ قۆناغێکە لە دوای قۆناغی 10 ساڵیەوە بازنەی یەکەمی فێرکردن و فێربوون کە قۆناغی بنەڕەتی پۆلی 1 تا 3 بنەڕەتی ئەکات ئەم بازنەیە هەر تاکێک هەر زمانێک فێرە بێت لەسەر حسابی زمانی دایک فێرە بێت واتە چەند پێشکەوتن بکات لە زمانێکی تر زمانەکەی دایکی لە داکشانەوەیە ئەبێت ئالێرەیە ئێمە تێبینیەکەمان لەسەر ئەوەیە ئەگەرنا لە دوای تەمەنی 10 ساڵیەوە و لە دوای بازنەی یەکەمەوە دەرگا کراوەی بۆ ئەوەی هەر زمانێکی تر و هەر ئەزمونێکی تر وەرگێت زۆر باش ئێستا خۆت ئاماژەت بۆ کرد لە زۆرێک لە ناوەندە ئەکادیمیەکان بابەتی زۆر تایبەتی زۆر پێشکەوت و زۆر توێژینەوەی تایبەتی لەسەر زمان پێشکەشەکرێت و بەرەو پێشچوونیشی بەخۆی و بینیوە بەڵام لەگەڵەوەشە نەوەیەکی تر خەریکە پێئەگەن کە کوردیەکان باش نییە و ئاستیان زۆر دابەزیوە ئەی سپەینی ئەم نەوەیە گەورە ئەبن و ئەوانە بنەجێگرەوە ئەمە کێشەیەکی زۆر گەورە ڕوونایە بابەتەکە ڕێک ئەمەیە یعنی کاتێک کە ئەم نەوەیە گەورە بوون و شانازیکردن بە زمانێکی غەیری زمانی کوردی بوو بە نەریت حتمما بۆ جیلی دواتر گرفتەکە زیاتر ئەکا بیرمان نەچێت ئێمە تەنها بڵین دانیشتوانی ناوخۆی وڵات نین کە مەترسیان لەسەر ئەگەر لەسەر دانیشتوانی تەنها ناوخۆی وڵات و کوردەکانی ناو کوردستان بن ئەمە مەترسیەکە هەیە بەڵام بەهەرحاڵ ئەمانە لە کۆتاییەنەوە ناو کۆمەڵگا و جۆرێک لە جۆرەکان زمانی دایکیان هەر ئەکتیڤە بێتەوە ئەمە لەسەر کوردانی تاڕاوکە زۆر مەترسیە بە تایبەتی کاتێک کە مناڵ ئەچێتە قوتابخانەوە بە زمانێک کە زمانی دایکی نیە ئەخوێنێت و هاوڕێکانی ئەکرێت هاوڕێی بیانی بن ئەو یعنی بە تەواوەتی دوور ئەکەوێتەوە تاوای لێت لە دوای سێنەوە ئەوەی توێژینەوە زانستیەکانەوە سێلمێنن لە دوای سێنەوە ئەگەری مردنی زمانی دایک لەناو ئەو کۆمەڵگەیە ڕێژەیەکی زۆر زۆری هەیە نەوەی یەکەم کە ئەچێت ڕەنگە ئەگەر لە دوای تەمەنی 30 ساڵی 25 ساڵی بڕوات زمانی دووهەم وەرەگرێت بەڵام هێشتا هەر زمانی دایکی خۆی زاڵە نەوەی دووهەم زمانی دایکی لە ناو چوارچێوەی خێزانە بەکارێت لە دەرەوەی خێزان زمانی بیانی بەکارێت وەکو بەشێکی زۆر لە مناڵانی بەڵام بۆ نەوەی سێهەم و چوارەم ئیتر
یەتە ناو خێزانەوە زمانی دووهەم. ئەزمموی وڵاتانی ترمان زۆرە، ژمارەیەکی زۆر کرێکاری هندی کە ڕۆشتنە بەریتانیا دوای سێنەوە زمانی خۆیان لە دەستداونەوەکانیان بوونە ئینگلیزی زمان. ئەو جەزائیریانەی کە ڕۆشتن بۆ فەڕەنسا و کۆمەڵە کرێکار بوون دوای چەندنەوەیەک ئەوانش بە هەمان شێوە بوونە فەڕەنسی بوو. زمانەکەیان کە گۆڕایترا بنە ئەو نەتەوەیە. بەڵام ئەزمموی پێچەوانشمان هەیە. فەڕەنسیەکان کە ڕۆشتنە کەنەدا لە شاری مۆنتریال لە ویلایەتی کیوبک لە کەنەدا، ئەوان لەوێ کۆمەڵگەیەکی بچووکی خۆیان دروست کرد. یعنی تاوای لێ هات پەروەردە، خوێندنی باڵا، کای ئەکادیمیەکان، حتا بازاڕ و بانک و هەموو لایەنەکانی ژیانیان بە زمانی فەڕەنسی بەڕێوە برد. ئەمە بە پێچەوانەی ئەمە ڕوویدا، نەک ئەوە یعنی زمانی فەڕەنسییان بە تەواوەتی پاراست و وایشی لێ هات کە ژمارەیەکی باش و بەرچاوی ئینگلیزی زمان خۆیان فێری زمانی فەڕەنسی کرد. بۆچی بۆ ئەوی لەو پارچەیە ئیشیان بڕوات. ئەم هەوڵە لە کوردانی تاراوگەیە هەیە؟ لێرە و لەوێ هەیە، بەڵام بە شێوەیەکی ڕێکخراونیە. من چەند جارێک ئاگادار بووم کە کۆمەڵێک کەس بە شێوەی خۆبەخش وانەی کوردیان وتوەتەوە لە هەلسنکی لە فینلەندا، لە ویلایەتی ناشڤیلی و ئابزانم لە ئەمریکا زمانی کوردی خوێنراوە، بەڵام هەوڵەکان هەوڵی تاکە کەسین. هەوڵێک ئەوەی کە پێی ئەوترێ پلانی زمان و سیاسەتی زمان لە ژێر چەتری پلانی زمان و سیاسەتی زمانانە بوون. تەنها دڵسۆزی کۆمەڵە کەسێک. باشە، چی بکرێت ئەو پلان و سیاسەتێک کە تۆ باسێکی بۆ داهاتووی زمانی کوردی؟ هەر پلانێک لە هەر کایەکی ئەکادیمیا کە گەنگەشە ئەکرێت و وەکو بڵێ گرنگی پێ ئەدرێ و برەوی پێ ئەدرێت بە یەک لایەن ئیشی خۆی ناکات. ئێمە لەلایەن ئەکادیمیەکانە، لە زانکۆکانە، لە دامەزراوە کللتوری و زمانەوانیەکانە ئیشی باش کراوە و کتێبخانەکان پڕن لە توێژینەوەکانی زمانی کوردی، لە بەحسی ماستەر و دکتۆرا، لە کتێبی تایبەت لە زۆر ورد و اختصاصی لەوێ زۆر کراوە. بەڵام بۆشاییەک هەیە لە نێوان ئەکادیمی کوردی و لایەنی دەسەڵات لەسەرەوە. سیاسەتی زمان و پلانی زمان ئەم چەمکانە لەلایەن دەوڵەتەوە ئەبێت سەرۆکاری بکرێت و دەوڵەت ئەبێت ڕوئەیەکی واضح و ڕوونی هەبێت بۆ زمانەکەی لە سیاسەتی زمانە و لە خواریشەوە یاسا دەربچێت بۆ پاراستنی زمان. چۆن بۆ نمونە لەو شوێنانەی کە پێویست نییە زمانێکی تر بۆگەڕ بخرێت جگە لە زمانی کوردی کە ئیش و کارەکان بە زمانی کوردی ئەڕوات، کە فەرمانبەری ئەم کۆمپانیایە و فەرمانبەری ئەو کۆمپانیای هەردووکیان کورد زمانن چ پێویستە کە ئیمێڵەکان بە زمانێکی تر بگۆڕنەوە. ئەو مینوانەی کە لە مەطعەمەکانە هەن، ناو نیشان و عینوانی ئەو هۆتێلانە، ئەو شوێنە گەشتیاریانە، هەموو ئەمانە ئەبێت بچنە ژێرباری شتێکە کە پێی ئوترێت پلانی زمان و سیاسەتی زمان کە پێویستی بە کەسانی دڵسۆزە ئەم خزمەت و ئەم خەمخۆریەی ئەکادیمی کوردی بە هەدەر نەڕوات. ئیشی بۆ کراوە و تێڕوانینی جوان خراوەتە ڕوو، بەڵام لەسەرەوە لە ئاستی دەسەڵات و تەطبیقکردن و دانانی یاسا بۆی و چەسپاندنیە کەمێک خەمساردی هەیە. هیوادارین کە ئەو خەمەمان بڕێتەوە. دەستەکانت خۆش بێ. زۆر سپاس دەکەم مامۆستا ئەیوب حەیدەر، مامۆستا لە زانکۆی سلێمانی. سپاس دەکەم جارێکی تر دووبارە بەخێر هاتی. سپاس بۆ ئەم دەرفەتە، سپاستان دەکەم.